بەڕێوەبەرایەتی پەروەردەی کفری بە ئامانجی خزمەتکردنی زیاتری بواری پەروەردە و فێرکردن و چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی گفتوگۆیەکی زانستی فراوانی لە نێوان بەڕێوەبەری بەشێکی زۆری قوتابخانە و خوێندنگاکان و توێژەرانی کۆمەڵایەتی و پسپۆرانی بواری پەروەردە لە کۆلێژی کشتتوکاڵی زان کۆی گەرمیان ئەنجامدا. پەروەردەی کفری هەروها پەروەردەی گەرمیان هەروە وەزارەتی پەروەردەیش گرفتی ئەو کەمی ئەو بودجەی کە تەرخان کردەوە هەروها خراپی بژێوی ژیانی مامۆستایانە بێتە هۆکاری ئەوەی کە بتوانین ئەو گرفتانە هەمومان لە بەسەر هەڵین جێنین لە سەرجەم قوتابخانەکە بۆی بتوانین سەرجەم گرفتەکان بێنین بۆی دەستنیشانی بکەین هەروها لە هەمووی گرنگتر ئەو بتوانین چۆنەتی چارەسەرکردن. بەشداربوانی وەرکشۆپەکە دەیانەوێت بەهای پەروەردەی زیاتر لە قۆناغەکانی خوێندن ڕنگ بداتەوە بەتایبەت لە قەیرانی داراییدا زیاتر خوێندکاران وازیان لە خوێندن هێنا و بارودۆخی ئابووری مامۆستایان و فەرمانبەران هەتا دێ خراپتر دەبێت. بۆیە بەشداربووان لە ئێستاوە زەنگی گەوری مەترسیدار بۆ حکوومەت لێدەدەن و لەلایەن وەزارەتی پەروەردەوە بەدواداچوون بکە بۆ باشترکردنی پرۆسەی پەروەردە و ڕزگارکردنی پرۆسەی پەروەردە لە قەرێمی کوردستان لەم سەردەمەی ئێستا بۆ ئاخارێکی باش و باشتر مناڵەکانمان یاخود نەوەکانمان بتوان سوودمەند بن لە بواری ئەو سیستەمەی کەوا کاری لەسەر ئەکرێ. من دووبارەی ئەەکەمەوە وەرکشۆپ گرنگە بەڵام بەدواداچوون یاخود دەستخستنە سەربرینەکان کارکردن لەسەری و دانانی پەیانی تۆکمە بۆ ڕزگاربوون لەم وەزعی ئێستای پەروەردە بۆ ئاخارێکی باشتر لەوە گرنگترە. هەموو ئەمانە کە ئێمە باسی لێ دەکەین واتە چارەسەرەکان نەکەینە بەرچاو بۆ ساڵی ئایندەی حکوومەتی هەرێمی کوردستان وە ئەو ڕێکخراوانەی پێوەستن بە باری پەروەردە دەبێت چارەسەرێ گونجاو لە ڕێگەی پلان و استراتیژی گونجاوە بخەنە بەردەستی مامۆستایان بۆ جێبەجێکردنی وە بۆ خۆی ئامان جوان ئەنجامی دروستکردنی ئەم جۆرە گروپانە برەودانە بە بواری پەروەردە بە جۆرێک کە ئێمە زستان تەرخان کراوین بۆ وانەوتنەوە هاوینان دەبێت استراتیژی جێگیر و دروست بۆ قوتابخانەکەمان دابڕێژین. بەپێی زانستی پەروەردەی هاوچەرخ کۆمەلگای تەندروست لە کۆمەلگایەکی پەروەردەییوە سەرچاوە دەگرێت. بۆیە پێویستە حکوومەتی هەرێم بەجددی ئاوڕێکی باشتر لە دۆخی مامۆستایان و کەرتی پەروەردە بداتەوە ئەگەرنا ئەوەی لە ڕابردوودا هەنگاوی بۆ نراوە و دروست کراوە بای شەماڵ دەیبات. حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان کفری